ئەی پێشمەرگە بەر لەوەی زەریا بێت شەپۆلەکانتان ئامادە بوون. ئەی پێشمەرگە بەر لەوەی زەریا بێت شەپۆلەکانتان ئامادە بوون. ڕێبوار بوون بەر لەوەی ڕێگاکان دەربکەون، بەر لەوەی کانیاوەکان دەربکەون. ئێوە لە ئاو و تینوێتی تێگەیشت بوون. دەتانزانی سەرنجامی هەنگاوەکانتان خۆرێکە درەوشاوە، ڕووناکیەکە لە هەیبەتی هەسارە تێگەیوە. دەتانزانی ورەی شاخ چ سامێک ئەخاتە دڵی بیابانەوە، ورەی هەڵۆ چ ترسێکی بە قەفەسەوە نووساندووە. ئەی پێشمەرگە ئەو کاتانەی ئاسمان نەیدەوێرا دەرگای بەڕووی فڕینتانە دابخا. ئێوە دەرگاکانتان شکاند و ڕووتان کردە قەناعەتی ئازادی. لە ماڵەکانی نەزانیدا فێری پەنجەرەتان کردین تا باڵ لێ بدەین و بەرەو ئاسۆ هەنگاو بدەین. فێری ئەوەتان کردین چۆلەکەکان هان بدەین تا بە قەناعەتی قەفەسەکان ڕازی نەبن و بفڕن. فێری پەنجەرەتان کردین تا باڵ لێ بدەین، فێری ئەوەتان کردین چۆلەکەکان هان بدەین تا بە قەناعەتی قەفەسەکان ڕازی نەبن. فێری ئەوەتان کردین پەلوپۆی شاخەکانمان لە حەوشەکانمان بچێنین. ئەی پێشمەرگە فێری ورەبەرزیتان کردین ئەو دەمەی سامی ئەم تاریکیە دڵمانی گرتبوو. دەفەرمونون پێشمەرگەکانی بناری خۆشەویستی، دەفەرمونون پێشمەرگەکانی بناری خۆشەویستی. دەفەرمونون جارێکی تر ئەم شاخ و داخانە بکەنە مەتەرێزی کۆڵنەدان و نەسرەوتن. پێشمەرگەکانی حەسرەتی جامانە دەفەرمونون جارێکی تر ئەم دارستانە پڕ لە جریوە بکەن و جارێکی تر توی بەڕوویەک لە گەڕوومان بچێنن. ئێمە تینوێتیتانین. ئەو دەمەی زەریایەک لە ئێوە شەپۆل ئەدات، ئێمە گەڵاتانین. ئەو دەمەی چرپەتان دارستانێک لێو ڕێژ دەکات. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنامەیەکی ڕاستەوخۆی دیکەی ئێوە ڕۆژهەڵاتدا میوانی ماڵەکانتانم. بەڕێزان، تەوەرەی ئەم شەوی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر هەڵسەنگاندنی چالاکی هاوڕێیانی ڕێخستنی نهێنی کۆمەڵەیە لە ناوخۆی کوردستان. کاریگەریەکانی ئەو چالاکیانە چین؟ بۆ دەبێ ئەو چالاکیانە لە بۆنە حیزبیەکاندا بەڕێوە بچن و چەندین پرسیاری دیکە لە نێو بەرنامەکەدا میوانداری بەڕێز کاک ساڵحی شەریفی ئەندامی کومیتەی ناوەندیمان کردووە. ئێوە خۆشەویستان دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 751 180 68 و هەروەها 00964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوەبگرن و ڕاو بۆچوونی خۆتان لەسەر چۆنیەتی بەڕێوەچوون و هەڵسەنگاندنی ئێوە لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو چالاکیانە لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویستدا باس بکەن. ئەو ئازیزانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبر و واتساپ و لاینەوە پەیام بۆ ئێمە بنێرن، ئەوانیش دەتوانن لە ڕێگای ژمارە مۆبایلی 00964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیاممان بۆ بنێرن و لێرەدا پەیامی ئێوە خۆشەویستان دەخوێنینەوە. بۆ ڕاوە و تەحلیلی یا هەڵسەنگاندنی ئەو چالاکیانەی کە لە ڕۆژەکانی ڕابردوودا لە شار و ناوچەکانی کوردستان لەلایەن ڕێخستنە نهێنیەکانی کۆمەڵەوە بەڕێوەچوون، ئەم شەو میوانداری بەڕێز کاک ساڵحی شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی زاگرۆزمان کردووە. کاک ساڵح سڵاو، ئەو کاتتان باش و بەخێر بێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. زۆر سپاسانەکەم، دەستخۆشی و ماندوونەبوونتان لێکەم لە خزمەتان. کاک ساڵح، هەروەکە بەڕێستان وەکو بەرپرسی کومیتەی زاگرۆز و بینەرانی خۆشەویستیش لە ناوخۆی کوردستان لە میدیا و ڕاگەیاندنەکانی کۆمەڵەوە چالاکیەکی بەرفراوانی هاوڕێیانی نهێنی کۆمەڵەیان بینی کە لە میدیاکانی کۆمەڵەیە لە ڕۆژهەڵاتەوە بڵاو کرایەوە. مەبەست لە بەڕێوەبردننی ئەو چالاکیانە لە بۆنە حیزبیەکاندا لە 26 ڕێبەندان، لە 31 جۆزەردان، لە 27 ڕەشەمەڕۆژی گیانبەخت کردوانی کۆمەڵەوە و باقی بۆنەکانی دیکە وەکو 8 مارس و ڕۆژی جیهانی کرێکار و ئەوانە مەبەست چییە؟ تەنەوێت چ ئامانجێ بکەم؟ ئەگەر ئیجازەم بدەیت پێشەکی وێڕای سڵاو بۆ بینەرانی ڕۆژهەڵاتی و بەرنامە تایبەتەکەتان، بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و هەروەها بۆ هاوڕێیانی مهێنی کۆمەڵە ڕۆژی سوێکی جۆزەردان لە هەمویان پیرۆزبایی بکەم و سڵاو بنێرم بۆ بنەماڵەی شەهیدان و گیانبەختکردوانی کۆمەڵە و پێشمەرگە دێرینەکان و کەمەندامانی سەنگەری شۆڕشی کوردستان و هەروەها زیندانیانی سیاسی و ڕێخستنە نهێنیەکانی کۆمەڵە لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان و هەروەها
دەستخۆشی و ماندوونەبوونیان لێ بکەم بۆ هەڵسوڕانی بێباکانە و چالاکی ئەم دەورەیان و بە ڕازاندنەوەی شەقام و شار و کێوەکانی کوردستان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیان بەرز و بەڕێز ڕاگرت و شانۆی شکۆداریان لە زۆر تێکۆشانی شۆڕژگێڕانە نواند کە هەر لێرەوە لەلایەن هاوڕێیانەوە لەسەر جەم ڕێزەکانی کۆمەڵەوە پیرۆزباییان لێکەم ماندوونەبوونیان پێڵێم هیوای سەرکەوتنی زیاتریان بۆ خوازم. لە جوابی پرسیارەکەتە کاک مختارگیان ئێمە نەکرد لە بۆنەکانە. هەر کات و ساتێک ئێمە ویستوێتمان کارێ بکەین لە کوردستان توانیمانەوە ئرادەی هاوڕێیان ئەو توانایە بووە ئەو مشکڵات و ئاسەنگانەی هیچ وەخت ڕێگری نەبوون کە هەر سعاتگەرێکی بێت فعالیت و چالاکی بکات. بەڵام ئەوکی وە لە ماوەی بۆنەکانە یا لە مەراسماتی حزبیە یا لە ڕووداوەکانە ئەیبینیت زیاتر ئەتوانم بژم جلوەی نمایان بوون و دەرکەوتنی ئەوانێ کە زۆر کەمترە حتا لەوەی واقعی ئەکرێ و ئەوەی ئەرکی تیمە تایبەتەکانی ئێمەیە کە لە کاری تەبلیغیا زۆرتر بەشدارن و لە بۆنەکانە لە مەراسماتی حزبیە بۆ کاری تەبلیغی تێنە مەیدان و سەرەڕای هەموو ڕێگری و ئاسەنگێکی پلیس و مەسئلەی ئەمنیەتی خۆیان بەڵام خۆتان و ڕۆژهەڵات تیوی و خەڵکی کوردستانی شاهدن کە هیچ کام لەوانە نەیتوانیوە بربەستێک بێ لە بەرامبەر ئەواندا و فعالیتیان چڕوپڕ لە گوند و شار و شارۆچکە و کێ و بەرزایی و شەقامی کوردستان بە سەربەرزانە و سەرکەوتوانە بە ئەنجام گەیاندووە. و بەداخە و بەشێکیان ئەو هاوڕێیانە ئیمکاناتی گواستنەوەی تەسویر و دەنگ و ئەو کارانیان نییەکی کوردەکە بەشێکیان ئەو ئیمکاناتیان نییە و ئەگەرێکیش ئێمە نەمانتوانیوە هەمووی ئەوانە بەیەک جار لە ڕۆژهەڵات تیڤیەوە باس بکەین یا نیشانی بدەین هیوادارم ئەو مشکڵەمان لێ قبولکەن بەشێکی فەنیە و بەشێکیشی بە کات و زەمانەکەی گوزەراوە کە ئیمکانی هەیە دواتریش بەدەستمان بگەیە و لای ئێمە ئارشیو ئەمێنێتەوە وەکو سەنەدێک لە چالاکی و فعالیەتی هاوڕێیانی نهێنیمە. بۆیە ئەوە ئەرکی تیمە تەبلیغیەکانی ئێمەیە و هەر کوێنیان بە مناسب زانیوێ شار بێ شارۆچکە بێت خیابان بێ ئیدارەتی دەوڵەتی بێ کێوەکان بێ بە ڕازاندنەوەیان بە شعاری شۆڕژگێڕانە بە پوستری شەهیدانی کۆمەڵە بە نووسینی دروشم لەسەر دیوارەکان بە شێوازی جۆر بە جۆر کە ئەتوانم بژم حتا بەشێکیشی ابتکاراتی خۆیانە و خۆیان بە سەلیقە و تەوانی خۆیان و تەشخیصی خۆیان چالاکی تەبلیغیەکەن زۆربەیشیان تەجروبەی کاریان بووە و هەڵقوڵاوی شرایەتێکی کاری شۆڕژگێڕانن کە بەخۆشیەوە هەر ساڵە ئێمە دیومانە و شاهدی ئەو کار و چالاکیانەی ئەوان هەیە. مەبەست لەو چالاکیانە یا بەڕێوەبردننی ئەو چالاکیانە بۆ حزبیەکاندا ئەعلامی حەزورە. کۆمەڵی حزبێک نییە کە گەرەێکی بێ بە تەبلیغاتی تازە یا بە جۆرێک تەبلیغات خۆی بناسیێنێ کۆمەڵە مێژوویکی کۆن و پێشمەرگەی کۆمەڵە ناسراوە بۆ خەڵکی کورد. نەکەر وەکو نەکوەکرد پێشمەرگەیەکی بەرەی شەڕی بەسەر کەوتوانە هەمیشە قۆڕق کردووە هەمیشە براوەی شەڕی مەیدانەکان بووە پێشمەرگەی کۆمەڵە کارکردێکی کۆمەڵایەتی بووە لە بەرەنگاری تەک دوژمنانە لە بیر و ئەفکاری متەرەقی ناوجامعە و ئاگاهیدان بە خەڵکی کوردستان مەسئلەی ژنان مەسئلەی کرێکاران و زەحمەتکێشان لە هەموو بوارە کۆمەڵایەتەکانە پێشمەرگەی کۆمەڵە مۆرک و نەقشی خۆی هەیە بۆیە ئەو بۆنەیە لە تایبەتەن ڕۆژی سیویەکی جۆرزەردان ڕۆژێ نییە کە خەڵکی کورد گەرەکیان بێت تازە متەوەجەی بن کە لە تاریخچە و مێژووی کۆمەڵەدا ڕۆژێک بەم ناوە هەیە. سەرجەم خەڵکی کوردستان بە حەماسەکانی پێشمەرگەی کۆمەڵە بە کارکردی پێشمەرگەی کۆمەڵە بە فیداکاری و بە کاردانەوەی ماندووبوونەکانی لە نێو کۆمەلگای کوردستان ئاشنایە. بۆیە بەشێکی حتا ئەرستانم کرد لەو خەڵکێکی کاری تەبلیغی بوو کۆمەڵە ئەکەن ئەتوانم بڵێم کە جوز و ڕێخستنەکانی کۆمەڵەیش نین و ارتباتێکی حزبی و تشکیلاتیشیان نییە. ئەمما بە خۆشەویستی پێشمەرگەی کۆمەڵەوە بۆ ماندگاربوونی ئەو ئەرزشانە بۆ سەبت
قەتکردنی لە زیهنی نەسڵی تازەتری کوردستانە لەو لایەنەوە زۆر کار کراوە و توانیویانە هەر ساڵە بە شێوەهای متەفاوت و بە شێوەهای جۆر بە جۆر کاری تەبلیغی بکەن و ڕۆژی کۆمەڵە ڕۆژی سویەکی جۆزەردان ڕۆژی 8 مارس و بۆنەکانی تری کۆمەڵە بە دروشم و شعار و هەڵکردنی ئاڵا و کردنەوەی ئاگر لە ناو خەڵکە بەخۆشی و شایی جەشن بگرن و ئەو ڕۆژەیە لە بۆ ئێمە زیندوو و هەر ڕۆژە بەرینتر و بەرینتر جەشنەگیرێت لە کوردستانی داگیر کرا. بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەنامەی ئێوە ڕۆژهڵاتن کە لە تەوەرەی بەنامەکەمان لەسەر هەڵسەنگاندنی چالاکیەکانی هاوڕێیانی ناوخۆی کۆمەڵی لە کوردستان توانن لەو ڕێگانەوە کە لەسەر شاشەی ڕۆژهڵاتیوی دەبینن بەشایی لە بەرنامەکەدا بکەن. ئێستاش چەند پەیامێک هاتووە کە من بەشێکیان دەخوێنمەوە. بینەرێک کە بەڵێ ئەلف لە شاری بۆکان سڵاو ڕۆژی پێشمەرگە پیرۆز بێت من گیانفیدای کوردستان و کۆمەڵام خۆش دەبێت و حەز دەکەم بێمە ڕیزەکانی کۆمەڵەوە بەڵام بەداخەوە بەهۆی نەخۆشینی دایکمەوە ناتوانم بێم و حازرم هاوکاری ئێوە بکەم لە بەشی نهێنی کۆمەڵە. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە لە شاری بۆکان خزمەتکردن بە دایکت خزمەتکردنە بە مرۆڤایەتی و خزمەتێکیشە بە ئامانجەکانی کۆمەڵە. بینەرێکی دیکە دەڵێت من ئەندامی بنەماڵەیەکێک لە شەهیدانی کۆمەڵم لە ئەڵکی کامیێران هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و بژی کۆمەڵە بژی پێشمەرگا ئێمەش لێرەوە تا ئەڵک سڵاو لێ دەکەین و ئەواتە خوازین هەردەم لە شادی و خۆشی دابیت. ئارش لە سنا پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵەی کردووە و لە درێژەدا دەڵێت دوژمنان ئێستا دەزانن سنە هەر شاری کۆمەڵەیە. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی قەت بوو. بینەرێکی دیکە کە نەینووس بەڵێ لە ئاوایی گۆڵچیەر سڵاو بۆ کۆمەڵا سیویەکی جۆزەردان پیرۆز بێت بینەرێک لە ئاوایی گۆڵچێر لە ناوچەی مەریوان. کاک سەلاح چالاکیەکانی تایبەت بە سیویەکی جۆزەردان ئەم ساڵ لە دۆخ و کەشێکی ئەمنیەتی جیاواز نسبەت بە ساڵانی پێشتر هەرچەند ئەو جە و فەزە ئەمنیەتی زاڵ بوو لە ساڵانی پێشتریشدا بەڵام ئەم ساڵ بە وتەی هاوڕێیانی ڕێخستی نهێنی و ئەو کەسانەی کە لەگەڵ ئێمەدا پەیوەندیان هەیە ئەم ساڵ چەند پلێک سەروتر لە بواری ئەمنیەتی و دەست و پەیوەندەکانی ڕژیم ئۆرگانە ئەمنیەتەکان وەکو ئیطلاعات و هێزی ئینتزامی و لیباس شەخسیەکان لە شوێن و ناوچە جیاکانی کوردستان بڵاو بوونەوە بۆەوەی کە چاودێری بارودۆخەکە بکەن. چالاکیەکانی تایبەت بە سیویەکی جۆزەردانی ئەم ساڵ چۆن بەڕێوە چوو؟ ڕاستیەکەی ئەوەیە کاری تاقیب و شوێنکەوتنی شۆڕژگێڕان تایبەتەن ئەفرادی کۆمەڵە هیچ کات تەعتیل نەبوو هەمیشە ڕۆژ بە ڕۆژ بە ئیمکاناتی زیاتر و بەربڵاوتر هێزەکانی کۆماری ئیسلامی بە هەر شێوەیە کێپیان کرابێت حەزیان کردووە بربەستیان بۆ دروستکەن و ڕێگر بن لە کار و چالاکیە. بەڵام ئەم ساڵ بە نسبەتی ساڵەکانی ترەوە بەڵێ هەروە بووەوە بەدانانی زۆر مەوانە ئەکێپیان وایە ئەتوانن ئرادەی خەڵکی شۆڕژگێڕ و تێکۆشەری کۆمەڵە بشکێنن. بم بوورە کاک ساڵح دوای دێمە خزمەتێت پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. ئەلۆ سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. بەڵێ فەرموو بەڵێ فەرموو. ڕۆژا پیرۆز ڕۆژا پێشمەرگی دەکەم. بەڵێ فەرموو. ئەلۆ بەڵێ فەرموو. ئەس دەست پێکەم ڕۆژا پێشمەرگی هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەم. ئەس وێ ڕۆژا پیرۆز بە هەمووی ماڵباتێن شەهید ماڵباتێن پێشمەرگ هەمووی خەڵکی کورد پیرۆز دەکەم. سویدارم ئەو خەباتە و زەحمەتی پێشمەرگێن شەهید کە پێ فداکردنا جانێ ڕێیامە ببیت نیشاندەرێک بۆ پێشە ڕۆژامە.
بەڵێ سپاس بۆ پەیوەندیان بینەرە خۆشەویستاش کاک ساڵە فەرموو. بەڵێ باسی ئەومان کرد کە ڕێگریەکان و مەوانەیەکی ئیمساڵ بەنسبەتی ساڵەکانتر زیاتر بووە نەیتوانیوە ئەگەر ئەو دیکۆمنت و تەسویرانت تاندی بێ لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات اتفاقاً زۆر بەربەڵاوتر لە ساڵەکانی تریش کراوە. شار بووە چەندین جار کاری تەبلیغی و چالاکی تەبلیغی تیا کراوە. شار بووە لە دەوری مەیانەکەیان نمایشی عمومی و شادی و هەلهەلە کراوە. شیرینی بڵاوە کراوەتەوە. ئەوە کامە کوچە و کۆڵانە لە بازێ شارە نەماوە کێ تراکتی کۆمەڵی پێوە نەچەسبێت. یعنی ڕاستە ئەوان ڕۆژ بە ڕۆژ هەزینەی زیاتری تۆڕی ئەمنیەتی و شەبەکەهای جاسووسیان زیاد دەکەن لە کوردستان. بەو پێوەرە هاوڕێیانی نهێنی ئێمەش ئەزمموی باشیان هەیە و توانایی مقابڵە تەک پۆلیس و تەک ئەو مانع و مەوانع بوون کە تایسر بوو مەوانعی کاردایان ناوبان. لە هەر حاڵە ئەوان لە شوێنی هاوڕێیانی ئێمە ئەگەڕن و بۆ تۆڕخستن و دەستگیرکردنیان لە هیچ کارێکی حتا نامرۆڤانەیش ناسڵنەوە بەڵام هیچ کات نەیانتوانی و مانعی واقعی ڕێگەی فعالیەتی هاوڕێیانی ئێمە بن. ئەوە سێ چوار هۆکاری هەیە. خەڵکی تەشکیلاتی نهێنی ئەوانەی لە ڕێخستنەکانی کۆمەڵاکارەکەن خەڵکێکی منفەک و جیاواز نین لە کۆمەڵگاکە. هەموو کەس ئەگەر ترگاکانیان بۆ نەکاتە و لانیکەم ڕاهنماییانەکە لانیکەم معلوماتیان پێ ئەدا کە هێزەی جمهوری ئیسلامی، هێزی ئیطلاعات، هێزی لیباس شخصی لەو مەسیراکێ ناشناختن بۆ خەڵک حتمما بەمانێ ناسێن. لەو لاکەی ترە و خودی خەڵکەکە ئیمکانی ئەوەیان هەیە لە زمانێکی مناسبە کە خۆیان بە تەشخیصی خۆیان بە باشێزانن کاری تەبلیغیکەن بێ ئەوە هیچ جاسووسێکی جمهوری ئیسلامی بێ ئەوە هیچ مەئمورێک بتوانێت بزانێت لە کێو کارەکە کراوە. یعنی هەرچی تۆڕی جاسووسی و مەئموران و لباس شخصی ها زیاتر بێت بە هەمان ئەندازە هوشیاری هاوڕێیان بە هەمان ئەندازە ابتکاری تازەتر بە هەمان ئەندازە هاوکاری خەڵک لەگەڵ ئەوانە زۆرتر بووە. نمونەی ئەمساڵمان لە سیوێکی جۆزەدان و 26 ڕێبەندانیش ئەوەی بەباشی نیشان داوە. با تەوەجە بەوە کە مەیادینی گەورە شۆنە عمومیەکان دووربین نازانم مەئمورای لیباس شخصی هەموو ئەوانەیان تیاجیە گیر کردووە اتفاقا هەر لەو شۆنە گەورەیەلا لەو شۆنە تات کۆنتڕۆلەلا زیاتر فعالیت کراوە. بۆیە ئەگەر بناغەی کار لەسەر کۆمەڵگا بێ ئەگەر پشتیوانی تۆ خودی ئەو خەڵکە بن ئیمکانی نییە هیچ مەئمور و هیچ دەستگایەکی سەرکوتگەر و هیچ مەئمورێکی جاسووس ئەو بربەستە یا ئەو سپەرە بتوانێت کەم ئەهمیەت کاتەوە و یا ئینکێ جۆرێک بتوانێت ئەو سەدە بشکێنی ئیمکانی نییە. خۆشبەختانە هاوڕێیانی ئێمە لەو بارەوە بەباشی ئیسرادیان کردووە و توانیویانە با تەوەجە بە مەوقعیەتەکان و شرایەتەکان دۆخی ئەمنیەتی هەمووی ئەوانیان تێپەڕاندووە و ئەرکی خۆیانیان بەباشی بەجێگەیاندووە. بەڵێ سپاس کاک ساڵام. بینەرێک بە ناوی تێکۆشەرێکی نهێنی لە سنا خۆی ناساندووە دەڵێت سڵاو ڕێز بۆ هەموو هاوڕێیانی ڕۆژهەڵات پیرۆز بێ سیوێکی جۆزەردان لە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵا کە لە ساڵی ڕابردوودا بە جم و جۆڵە نیزامیەکانیان لە ناوچەی ڕۆژهەڵات و بەرەنگاربوونەوە لەگەڵ داعش نیشانیاندا کە ئێستاکەش کۆمەڵا هەر زیندووە. سڵاو بۆ هەموو هاوڕێیانی تەشکیلاتی نهێنی کە سەرەڕای بارودۆخی ئەمنیەتی کە کۆماری ئیسلامی بەسەر ناوچەکاندا دای سەپاندبوو بە بیر و باوەڕی قورس و قایم یادی سیوێکی جۆزەردانیان بەرز ڕاگرت بژی کۆمەڵا بژی کوردستان. تێکۆشەرێکی نهێنی لە شاری سنا سپاس بۆ پەیامی ئەم بینەرە خۆشەویستە. بینەرانی خۆشەویست وشانێکی کورتە دەین و دەینەوەلاتە.
بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن بەڕێزان تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان لەسەر هەڵسەنگاندنی چالاکیەکانی تایبەت بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵ بوو کە لە ناوخۆی کوردستان لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا بەڕێوەچوو لێرەدا جێگەی خۆیەتی سپاسی
نامۆی شاعر بکەم لە شاری مەریوان کە ئەو پەخشانە جوانەی کە لە سەرەتای بەرنامەکەدا خوێنمەوە پێشکەشی بەرنامەکەی کردبوو. کاک ساڵح دێمەولات، جیاوازی ئەم ساڵ دیارە هەر ساڵە و ابتکاراتی تازەتر، شێوازی تازەتر، جیاوازی چالاکیەکانی ئەم ساڵ نسبەت بە ساڵی ڕابردوو چی بوون لە سیویەکی جۆزەرداندا؟ چەندین جیاوازی بوو. یەکێک لەوانە جێوی ئەمنیەتی ئەرسانم کرد کە تونند و تۆڵتر بوو و بە هەوایەوە یا بە تەماعیەوەی کە بتوانن خەڵکانێک لە تشکیلاتی نهێنی یا لە هاوڕێیانی کاری تەبلیغیەکەن دونباڵکەن تاقیبیان کرد. تاقیبات زۆرتر بوو بە نسبەتی ساڵەکان ترەوە. ئاستی فعالیت و بەرینای فعالیتەکەیش زۆرتر بووە و تەنەوەعی کارەکان و شێوەی تەبلیغەکەی جۆرێک تەنەوەعی تیا بووە کە بە نسبەتی ساڵەکانی ترەوە جیاوازی بووە. زۆر جێگە بووە کە ساڵەکانی تر ئێمە تەبلیغمانتیانە کرد بوو یا ئینکێ بە جۆرێک مەلاحەزاتێکیمان بووە لەسەری، ئەمما ئەمساڵ بە فراوانی و بە بەربەڵاوی توانیانە هاوڕیان لەو شۆنانیشا تەبلیغ. بەدانی نمایش‌های دەسە جەمعی و چوونە سەر گۆڕی شەهیدان، چەسپاندنی تراک لە کوچە و کۆڵانەکان بە شێوەیەکی بەرفەراوان، سەردانی بنەماڵەی شەهیدان، پیرۆزبایی لێکردن، پیرۆزبایی ناردن بۆ تشکیلاتی زاکرۆز. حەجمی کارەکانی ئەمساڵ بە نسبەتی ساڵانی تر زۆر زیاتر بووە. مانای ئەوەیە کە هاوڕێیانی ئێمە زۆر شارەزاتر و ئامادەکارترن بۆ توانیویانە سەتحی فعالیەتەکانی خۆیان پەرە پێ بدەن کە هیوادارین لە داهاتوویشدا ئەو سەیرە هەر بەردەوام بێت و بتوانن نەک تەنها لە بۆنەکانە هەموو جارێک ئەوراقی تەبلیغی، کاری تەبلیغاتی و هەسوورانی نهێنی خۆیان بۆ ئەوەی کە دژمن بزانێ بەڕاستی کوردستان بە هێزی داگیرکەر و سپا و نیروی ئەمنیەتی ئەو داگیر ناکرێ. خەڵکی کورد دڵی لەگەڵ ئەوان نییە، ئارەزووی نەمان و چوون و دەرپەڕاندنیان دەکەن و لە هەر سات و کاتێکە بۆیان کرابێت ئەو نەقشەی خۆیان ئەنوێنن. بەڵام لە حاڵی حازرە تەوازنی قوا باتەوەجێ بە ملیتاریزەکردنی کوردستان ئەو هێزە مەیدانیە، ئەو هێزە واقعی کۆمەڵگای بەگەڕ نەخستووە کە من پێم وایە دوور نییە و ڕۆژەیش و بە چاومان ئەیبینی. بەڵێ کا ساڵم دێم وڵات چەند پامێکی ترە تۆ دایان خوێنمەوە بینەرێک لە بەڵێ بینەرێکە نەینووسیوە پێم نردوو دەڵێت سڵاو کاک موختاری ئازیز و سڵاو بۆ کاک ساڵحی خۆشەویست. ئێمەش لێرەوە سڵاوی عەرز دەکەین. من دوو برام شەهیدی کۆمەڵەیە و بۆ خۆشم 5 ساڵ پێشمەرگەی کۆمەڵە بووم لە کوردانی شوان. لە ساڵی 64 بەم لاوە وازم لە کاری تشکیلاتی هێناوە زۆر دڵنگران بووم لە کۆمەڵە. زۆر جاریش پێم وا بوو کە کۆمەڵە خەڵکی لەگەڵ نەماوە یان هەوادارانی کەم بوونەتەوە. بەڵام بەهۆی ئەوەی من لە ناوچەی لەیلاخ کار دەکەم لەم شەوانە لە ئاوای خروچیا بووم و لە یەکێک لە دوکانەکاندا خەریکی کڕێنی کەلوپەل بووم کە هەوا تاریک بوو. زیاتر لە 50 لاوی ئەو ئاواییە نمایشێکیان بە بۆنەی سیوێکی جۆزەردان لە ناو خەڵکدا ئەنجامدا کە فرمێسکی خۆشی هێنایەوە چاوان وجارێکی تر بۆن و ڕەنگی کۆمەڵم بینیەوە. لەو کاتەدا پرسیارم لە خاوەن دوکانەکە کرد کە وتم خاڵۆ گیان ئەو شای و خۆشیەت چییە؟ لە وەڵام داوتی مەگەر نازانی کاکە گیان ئەمڕۆ سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. من لێرەدا جارێکی تر لەدایک بوومەوە هەستم بە ڕێبوارانێکی جددی ڕێگای براکانم کردەوە. بۆیە حەق وایە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە جددی دەستخۆشیان لێ بکات و تایبەتیش لە ڕێگای سەرکردایەتی کۆمەڵەوە دەستخۆشیان لێ بکرێت. ئەوە سەرمایەیەکی گەورەیە بۆ کۆمەڵە. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە لە شاری سنا. دیارە ئەرک و ماندووبوونی ئەو خۆشەویستانەی کە لە هەر قوشبنێکی ئەم کوردستانە کار بۆ کۆمەڵە دەکەن جێگای ڕێز و ئیحترامن بۆ تاک بە تاکی ئەندامان و پێشمەرگە و کادرانی کۆمەڵە. کاک ساڵ لەسەر پەیامی ئەم هاوڕێیە کە خۆی وەکو برای شەهیدی کۆمەڵە ناساندووە دەڵێت دەبێت دەستخۆشیان لێ بکرێت. دیارە کاک ساڵات دەستخۆشی دەکردن فەرمووی کۆمنتەکەی لەسەری. منیش سڵام هەیە بۆم بینەرەوە بۆ بنەماڵەی عزیزیان و هەروەها هیوادارم دڵقایم و سەربەرز بن بە خەبات و مبارزەی تا ئێستایان. ئەو هاوڕێیانەی کە لە قوڕوچای و لە دەوری ئەو مەیدانە ئەو نمایشیان ئیجرا کرد
بەڕاستی هەر لێرە و تا لای خۆیان سڵاویان لەکەین دەستیانە گوشین و سەرمان بەرزە ڕوومان سوورە بە بوونی هەمچین هاوڕیانێکەوە ئارەزووی سەرکەوتنی زیاتریان بۆ خوازین و هیوادارین و مطمئینن لە داهاتوویشا دەیان و لەوانەیە سەدان شانۆی شکۆداری ئاوا بخۆڵقێنن کۆمەڵە هەتا کەسانێکی ئاوای بێ ڕاستە شاید بەجار خەساری لێ کەوتبێ لەباری ڕێژەیە و کەم و زیادی کردبێت بەڵام کۆمەڵە تا هاوڕێیانی ئاوا فیداکار و دڵسۆز و شۆڕژگێڕی بێت هیوا بە سەرکەوتن هیوا بە دوا ڕۆژ ڕۆژ بە ڕۆژ لای هەمومان گەشەدارتر و بەقووەترە بێ و ئەو هاوڕێیش کە ئەو نامەی نووسێ خۆی بە بنەماڵی شەهید ناساندووە سەهمی هەیە لەو شۆڕشا سەهمی هەیە لە خەباتی کۆمەڵە سەهمی هەیە لە سەرکەوتن و لەوانەیشە شکستەکاندا بەڵام دڵنیا بێت کۆمەڵە هەتاکو و گەیشتن بە ئامانجەکانی هەتا ڕزگاری یەکجاری هەر ئەمێنێ و ڕۆژ بە ڕۆژ لە پەرسەندن و ڕۆژ بە ڕۆژ لە گەشەی زیاترا ئەبێت و ئەو پشتیوانە واقعیەیەکێ خەڵکی کوردستان ئاوات و ئارەزویانە ڕۆژێ لە ڕۆژان وەک هێزێکی شۆڕژگێڕ وەک هێزێکی ماندوونەناس حاکمیەتی کۆمەلگا بەدەستی کەسانێک وا ئیدارە بکرێت و بتوانن بێنەوە و جامعەی کوردستان خەڵکی کوردستان کرێکاران و زەحمەتکێشان بە مافەکانیان شادکەن. بەڵێ بینەرێک لە ناوچەی هەورەمان دەڵێت سڵاو لە کۆمەڵا سڵاو لە ڕێبازی کاکفواد و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵا پیرۆزبایی سیوێکی جوزەردان لە هەموو کوردستان دەکەم و هەورەمان لە دەل لە ناوچەی هەورەمان لە ئاوایی دەل سپاس بۆ پەیامەکەی. کاگڕامیار لە گیلانی غەرب ئازاد لە کرماشان ئەوانش پەیامی پیرۆزباییان نردووە کە ئێمەش لێرەوە سپاسیان دەکەین و پیرۆز بێ لە ئێوەی خۆشەویستیش. بینەرێکی دیکە سڵاو دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم و پیرۆزبایی سیوێکی جۆزەردان دەکەم و هیوای بەردەوامیتان بۆ بە ئاوات داخوازم لە ئیسیاوای سەر بە ناوچەی کڵاتەرزان. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەش کە خۆی بە بینەرێک لە ئیسیاوای سەر بە ناوچەی کڵاتەرزان ناساندووە. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. ئەلۆ سلام کا مختار. سڵاو لێوێ شەوتان باش فەرموو. ئەم کاتتان باش. باشتر بۆ ئێوەش. دەستخۆشی بەرنامەکەم کا مختار. سپاس دەکەین. هەروەها بە خێراتی میوانەکەتانەکەم. پیرۆزبایی سیویەکی جۆزەردانەکەم لە هەموو هاوڕێیان بە تایبەت هاوڕێیانی نهێنی دەستخۆشیان یەکەم بە خاطر کار و چالاکیەکانیان بەڕاستی کارێکی زۆر زۆر بە نرخیان کرد و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. سپاس بۆ پەیوەندیەکەت بینەری خۆشەویست. خۆش بێ سپاس. بینەرێکی دیکە پەیامێکی ناوە دەڵێت کانی لە سەوزی سڵاو بۆ دایکی شەهیدان من مامەم شەهیدە و پیرۆز بێ سیوێکی جۆزەردان کانی لە سەوزی. کاک ساڵح دیارە هەر چەشنە هەڵسوڕانێکی سیاسی لە نێو بەتایبەت دەسەڵاتە دیکتاتۆرەکاندا ئەگەر تۆ مبارزە و خەبات بکەی دەیان لەمپەری جۆرە و جۆر لە پێش هەڵسوڕان و چالاکانی سیاسیدا بوونیان هەیە. ئێستا لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیشدا جیاواز لەوەی کە چالاکانی سیاسی یا ڕێخستنەکانی ئێمە بە شێوەیەکی ڕادیکاڵانەتر مامەڵە لەگەڵ سیاستەکانی کۆماری ئیسلامیدا دەکەن هەتا بەرەی ئیسلاحواز و یا ئەوانەی کە بەخوازیاری ڕێفۆن بوون لە ناو سیستمی کۆماری ئیسلامیدا ئەوانیش بە هەمان شێوە کەوتونەتە بەر پەلاماری هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم. بەگشتی ئەو لەمپەرانە چین لە پێش کار و چالاکی ئەو چالاکانەی کە بە تایبەتی بۆ کۆمەڵەکارەکەن. هیچ مەودایەک نییە تا ئێمە بین بە خۆڵ لە پەرەکان حسابکەین ئەسڵەن هیچ مەودایەک بووکاری سیاسی نییە هەتا بۆ ئەحزابێک سیاستەکانی جمهوری ئیسلامیشیان قبوڵە وەلایەت فەقیشیان قبوڵە بە جۆرێکیش ئامیختەگیان لە دەسەڵات و لە قودرەتی جمهوری ئیسلامیە هەیە. وەختێکانێ نزیکترین شورەکای خۆی قبوڵ ناکات وەختێکانێ دەم و دەستگای وەلایەتی فەقی ئیجازە بە هیچ پیرێکی غەیرە خۆی نادا معلومە هەزینەی ئەفکاری تازەتر و ڕادیکاڵتر لە ئێران چۆنەوە کوردستان چۆن. بۆیە هیچ مەودایەک وجودی نییە و کەمترین فعالیت بە زۆرترین گیر و گرفت و شکنجە و تاقیب و ئازاری مبارزان بۆ بەڕوو بۆتەوە. ئەمما ئەوە نەیتوانیوە هیچ وەخت نەیتوانیوە مانعی مبارزە و خەباتی خەڵکی کورد بێت و خەڵکی ئێرانیش هەروەها.
ئەمما لە کوردستان بەبوونی ئەحزابی شۆڕژگێر و حزبیەت پیاکردنی جامعەکە و ئەفکاری شۆڕژگێڕانەی ناو خەڵک ئەوە جەوە جۆرێترە، کۆمەلگا سیاسیترە، کۆمەلگا فعالترە و خودی فعالین و خەڵکانێکی متەسڵن بە کاری سیاسیەوە بە تەوەجە بە شرایەتی کۆمەلگاکە و ئیمکاناتێکی مەوجودە لە باری نیروی ئینسانیەوە زۆر مۆفەق و سەرکەوتوو بوون لە بۆنەکانە، لە کاری سیاسیە، لە تەبلیغاتە، لە هاندانی جەماوەر، لە حتا ڕێخستنی ئاکسیۆن و تەشەکولها بۆیە کوردستان تایبەتمەندی خۆی بووە ئەوەی شەگەڕێتەوە بۆ حزوری ئەحزاب سابقەیان خزمەتیان بە شۆڕژ و پەروەردەکردنی نەسڵێکی تازە بە خەبات هەمووی ئەوانە توانیوە باز بداتە مل ئەو مەوانە و مشکڵاتاکی مەوجودن و یا ڕۆژ بە ڕۆژ گەرێکیانە درسی بکەن. بە دڵنیاییەوە جامعەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە خاست و ئاواتەکانی تێگەیە و بەرچاوڕوونە ئەحزابیش تجاربی خۆیان هەیە، کۆمەڵیش لەو بارەوە ئەزمموی بە نرخ و بەڕاستی پڕبایەخی هەیە و توانیوێتی شایستگی حزبێکی دڵسۆز و لێهاتوو لە خۆی نیشان بە قابلیەتەکانی تیا مەوجودە و مطمئنن لە داهاتوویشە ئەو ڕەوتە ڕوو لە گەشەیە و دوا ڕۆژێکی ڕوون و هیوابەخشمان لە ڕێیە. بەڵێ ڕۆژین برزووی لە وڵاتی فینلاند دەڵێت سڵاو ماندوونە بوون دەستخۆشی لە خۆت میوانەکەت دەکەین نوێژ سپاسی دەکەین پیرۆزبایی ئەسیوێکی جۆزەردان و هەروەها دەستخۆشی لە هاوڕیانی نهێنی کردووە لە ناوخۆی کوردستان سپاس بۆ ڕۆژین خانم لە وڵاتی فینلاند وهروەها ئازار لە تازاوا کە نەویستێ کام تازاوا ئەوش پیرۆزبایی کرد و دەستخۆشی لە بەرنامەی کردووە سپاسی دەکەین. بەڵێ خۆشەویستان یەکێک لە بینەرانی خۆشەویست یا یەکێک لە هونەرمەندانی ناوخۆی کوردستان سرودێکی خوێندووە کە سرودەکەی بۆ ئێمە ناردووە ئێستاش پێشکەش بە ئەو هونەرمەندە خۆشەویستە و سەرجەمعیەوە
بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوە خۆشەویستاندا شەوانی پێنجشەمە لە سەرهێنی کاژمێر 7 بە کاتی هەولێر و 8:30 بە کاتی تاران پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت. کاک سەلاح، دیارە پۆلیسی کۆماری ئیسلامی لەژێر ناوی چەندین ناوی جیاوازدا هەوڵ دەدا کە دزەکاتە ناو چالاکانی سیاسی یا ڕێخستنە نهێنیەکانی هەموو ئازابی کوردستانی و ئێرانی بەگشتی. ئێوە خۆتان هەم ئەزمموی سەروبەندی هاتە سەرکاری کۆماری ئیسلامی چوونە زیندان و دواتریش سەردەمی ئێستاکە بەرپرسی زاگرۆسن. چه پێشنیارێکی ئەمنێتیتان هەیە بۆەوەی کە هەڵسۆڕەوانی نهێنی کۆمەڵە ناوخۆی کوردستان خۆیان بە دوور بگرن، هەم ئەرکەکانیان ئەنجام بن، کارەکانیان بە ئەنجامگەن، هەمەوەی کە خۆیان بە دوور بگرن لە چاوی پۆلیس؟ بەڵێ وەڕاستە هەموو هێزێکی سەرکوتکەر و یا هێزێکی داگیرکەر کێکەرێکی بێت دوژمنانی خۆی لە مەیدان بە دەرکا بە ئەنواع فێڵ و شێوە متەوەسل لەبێت و یەکێ لەو شتانە نردنی ئەفرادێکی جاسوز و نەفوزیە بۆ ڕیزی شۆڕژگێڕە. بەڵام بۆ ئەوەی کە بتوانی ئەو احتماڵە کەمترکەیتەوە و نەفوزی خەڵکی سیخۆر بۆ ناوڕیزی شۆڕش و ڕیزەکانی تشکیلاتی نهێنی خۆمان کەمکەینەوە، ئێمە کۆمەڵێک ڕێنوێنیمان هەیە و جیالەوە بە هاوڕێیانی تشکیلاتیمان وتووە بۆ خۆیشیان ئەوانە کەسانێکن کە دیارن، خصلەت و هەڵس و کەوتیان معلومە، فەرهەنگ و تێکەڵاویان تەک خەڵکە دەری ئەخاکێ، ئەوانە مەئمورن. بۆیە ئەگەر ناشناختە بێت هیچ وەختە تێکیا هیچ ارتباطێ ناگرن و ئەگەرێکیش کەسێک بێت کە بیناسن حتمەن ئەشێ لەوە متمەئین بن و لە کارکردی، لە گوزەشتەی، لە ئەفکاری بیرکردنەوەی متمەئین بن و دەرکی ئەوە بکەن کە ئەم کەسە تازە هاتووە بۆچی هاتووە، چۆن هاتووە. ئەگەر خۆی هاتووە خۆب ئەوە جێگەی شکی زیاترە کە ئەم معلوماتی لەکوێ وەرگرتووە. ئەگەر معلوماتێکی بێت حتمما یا لە بنەماڵەکەی بێ یا لە خانەوادەیەکی سیاسی بێت، ئەمانە احتماڵی هەیە. بەڵام ئەگەر غەیری ئەوانە بێ لەلایەنهای ترە و بەرنامەی پێدراوە، کاری لەسەر کراوە کە بێت و بە شێوەی نەفوزی و جاسوسیگەری لە تیمێکی ڕێخستنە خۆی جێبکاتەوە. بۆیە شناساییکردنی ئەمانە زۆر ئاسانە و ناسانیان زۆر زۆر ڕاحەتە. یەک دوو خصلەتیان هەیە ئەو کەسانە کە بەرچاوە، ئەگەر کەسێک ئەزمموی کاری بێت و لە مەیدانی ئەمەڵا کاری کرد بێت بە باشی تەشخیصێدا. ئەوانە تااقەتی کاری درێژماوەیان نییە، زوو ئەپسێن و ئەڕۆن چونکە مەئموریەتەکەیان هەوە تاگەیشت لە ئامانجەکەی خۆیان. دواتر ئەوانە زۆر چالاکی بەرچاو نیشانەتەن بۆ ئەوی احتمال جەلب بکەن و ئەوانە کەسانێکن کە زۆر زۆر پەلەیانە کنجکاوی ئەکەن لەوا کە زوو معلومات وەرگرن، پرەنسیبەکان ناپارێزن. بۆیە هەموو ئەوانە شاخصایەکن بوو ناسینی خەڵکی خراپ و خەڵکی دەستپەروەردەی دەمودەستگای ئیطلاعاتی و جاسوس پەروەری کۆماری ئیسلامی. ئەو ڕەفێقانەی ئێمە و هەر تشکیلاتێکی سیاسی لە کوردستان و لە ئێران وەختێک کارەکەی کاردانەوەی هەیە، پۆلیس تاقیبی کارەکانی یەکە، شوۆنی یەکەوێت ئاسەواری عەمەڵی کارەکانی ئەو معلومە بۆ پۆلیسیش مەوزوعی کارە. بەڵام هەمیشە ئەزمموی خەباتکاران و ئەزمموی هاوڕێیانی نهێنی ئێمە ئەشێ زۆر زۆر بەرزتر و کاراتر بێ لە تەجروبەی پۆلیس. چون ئەگەر وانە بێ پۆلیسیش تەجروبەی هەیە، ئیمکاناتی هەیە، تکنۆلۆژی هەیە، مەجموعەیەک ئیمکاناتی ئینسانی لە اختیاریایە، زندانی هەیە و لە تۆڕێکی ئیطلاعاتی و جاسوسی بەربڵاوە مخابراتی لەدەستدایە. بەڵێ کۆنتترۆڵی تکنۆلۆژی تەلەفۆن و ئینتەرنت و ئەوانە ئەنواعی شەبەکەهای جاسوسی لە بەسیجی ئیدارەوە گرفتە، بەسیجی مەدرسەوە گرفتە، بەسیجی مەحەلەوە گرفتە. بورە کاک سەڵات وڵات هەموو ئەوانە لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو.
بەڵێ بەداخەوە پەیوەندی قەت بوو بڵێ کاسڵ هەموو ئەوانە مەوانەیەکن کە تەنیدە و متەسل بە یەک ئەتوانن کاری منفیان لەسەر لایەنگران و تێکۆشەرانی سیاسی بێت ئەمما ئەو هاوڕێیانەیش معلوماتیان زانستیان و ئەزمونیان زۆر لەوانە بەرزتر و توانیوشیانە هەموو ئەوانە پاسیو بکەن هەموو ئەوانە بێخاسیەتکەن ئەرکی حزبی خۆیانیش بەجێ بێت و لەوانەیەشە لە شرایەتێکە پۆلیس بتوانێت خەڵکانێکی تۆیش شناسایی کات و یا ئینکێ بیانگرێ بۆیە هەر مبارزێکەشی خۆی ئامادەکات بۆ عرسەیەتر لە مبارزە کە عرسەی زیندان و خۆڕاگری و مخاومەتە لە بەرابەر ئجحاف و زڵم و شکنجە و زیندانی دەسەڵاتداران و داگیرکرانی کوردستان. بەڵێ کاکسەڵا دێمەولات بینەرێک بە ناوی کۆچکە سوور لە ئاوایی ئەوێ هەنگ دەڵێت سڵاو لە میوانی بەرنامەکە پیرۆز بێ سیویەکی جۆزەردان خۆشحاڵم ئەم ساڵیش لە ئاوایی ئەوێ هەنگ کاری تەبلیغی کرا بە سپاسەوە کوچکە سوور لە ئەوێ هەنگ ئێمەش لێرەوە سپاس و دەستخۆشیتان پێشکەش دەکەین و لێرەوە پیرۆزبایی خۆمان پێشکەش بە سەرجەم پێشمەرگە دێرینەکان ئێوە لاوانی خەباتکار و سەرجەم لە ماڵە و خزم و کەسوکاری شەهیدان لە ناوچەی ژاوەرۆ و هەورامان دەکەین. بینەرێکی دیکە بە ناوی ئاوارە لە کامیێران دەڵێت ئێمە لە کامیێران بە بۆنەی سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا کاری تەبلیغیمان کرد بەڵام لەبەر بێ ئیمکاناتی و دووری ڕێگا نەمانتوانی هەواڵەکانتان پێ بدەین لە کاتی خۆیدا دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەو بەرنامەیە و بەشکم لە هەفتەدا لانیکەم دووشە و بەرنامەتان ببێت ئاوارە لە کامیێران سپاس بۆ ئاوارەی خۆشەویست و دەستخۆشی هەموو ئەو کەسانە کات چالاکی تەبلیغیان بەڕێوەبرد بۆ ببوونەی سیوەکی جۆزەردان لە شاری کامیێران و ناوچەکانی دەوروبەری دەستخۆشییان لێ دەکەین و سپاسیان دەکەین. چرا بیست لە تەروەڕێز دەڵێت سڵاو بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەوە ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵا چ ئەوانەی کە لە ناوخۆی کوردستان و چ ئەوانش کە لە ڕیزی ئاشکرای هێزی پێشمەرگەی کۆمەڵەدان پیرۆزبایی دەکەم بەداخەوە پێرەشەو لە ئاوایی تەروەڕێز بە هۆکاری کۆمەڵایەتی کەسێک کوشکەکەی خۆی بەناو ژیان سەر دەبرێت کە دوو منداڵیشی هەیە و هیوادارم کارەساتی دیکەی لەو چەشنە نەیەتە ئاراوە. سپاس بۆ چرای بیست لە تەروەڕێزی خۆشەویست بەڵێ هەر چەشنە دەستدرێژی یا هەر چەشنە بێحورمەتی سوکایەتیەک بە ژنان دژایەتی هەیە لەگەڵ مافەکانی مرۆڤ و ئێمەی کوردیش بەداخەوە بە حکمی زاڵبوونی کللتوری زاڵ بەسەر کۆمەلگادا ڕۆژ نییە کارەساتی لەو شەشنە لە کۆمەلگای کوردستاندا نەیەتە ئاراوە. بینەرێکی دیکە بە ناوی بەڵێ پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و کاتتان باش. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ و کاتتان باش فەرموو. بەڵێ فەرموو. سڵاو لەبێ فەرموو بەڕێزم. سپاست دەکەین. بەڵێ بەداخەوە پەیوەندێکی قەت بوو. بینەرێکی دیکە بە ناوی لاوانی ناوچەی ساراڵ بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە ئێمەش پیرۆزبایی خۆمانتان پێشکەش دەکەین و هەروواکە لە نووسینی پلاکار و دروشمەکانمان بینیتان ئێمەش وەک لاوانی ناوچەی بەپلەی ساراڵ کاری تەبلیغیمان ئەنجامدا و جارێکی دیکە بە ڕەژیمان سلمان کە بەرپلەی ساراڵ ماڵی کۆمەڵەیە و جاش و بەکرێگیراوانی ڕەژیم ئاگادار دەکەینەوە کە دەست لە سیخوڕی و نۆکەرایەتی ڕەژیم هەڵبگرن تا نەکەونە بەر تۆڵەی خەڵکی خەباتکار هەر بژی کۆمەڵا ڕێگای شەهیدان درێژەی هەیە. بینەرێک بە ناوی کانیتاڵ نەسرەوتن تا سەرکەوتن دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم ڕێباز لە کانیتاڵ سپاسی دەکەین. بینەرێکی دیکە بە ناوی لەیلا لە مەهاباد دەڵێ منیش وەک کچێکی دۆستی کۆمەڵە لە شاری مەهاباد دەستخۆشی ماندوو نەبوونی لە هەموو دۆستان دەکەم چاوەڕوانی ئەوە دەکەین کە لە داهاتوودا ڕۆڵی هێزی پێشمەرگە لە کوردستان زیاد بێت و خەباتی پێشمەرگانە دەست پێ بکاتەوە. لەیلا لە مەهاباد. چەکۆ لە مەریوان دەڵێت ئەم ساڵ بەڵێ هاوڕێنی هەوکارم ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە چەکۆی لە مەریوان سپاسی دەکەین بۆ پەیامەکەی کاک ساڵ ئەگەر وتێکی کۆتاییە لە 20 سانیەدا. جارێکی تر پیرۆزبایی لە هاوڕێیانی نهێنی و سەرجەم ڕێبوارانی ڕێگەی ئازادی و دموکراسی و فدرالیزمەکەم لە کوردستان و هەروەها سڵاو دەنێرم بۆ ئەو هاوڕێیانە کە لە ماوەی
سیوێکی جۆزەردان ڕۆژانی پێشی ڕۆژانی دواتری بە ماندووبوونیان بەکاری تەبلیغیان ڕووی کۆمەڵە و ڕووی ئێمەیان سوور کرد و ئێمەی شانازی ئەەکەین بە هاوڕێیانێکی واوە هیوادارین دوایین سەرکەوتن ڕزگاری کوردستان و گەیشتن بە یەک و جەشنی یەکجاری جەشنی ئازادی کوردستان لە کوردستانێکی ئازاد و دموکراتە بکرین. زۆر زۆر سپاس بۆ هەمووتان. سەڵات بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەم شەوی ئێوە ڕۆژهەڵات تا پێنجشەممەی داهاتوو هەر شاد کامەران و بەختەوە بژین و لێرەوە جارێکی دیکە دەستخۆشی لەسەر جەم هاوڕێیانی ڕێخستنی نهێنی لە ناوخۆی کوردستان دەکەین و ئاواتی سەرکەوتن و بەردەوامی لە خەباتیان بۆ بە ئاوات دەخوازین ماڵەوە.